بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویست و بیسەرانی بەڕێز سڵاوی خوای گەورە میهرەبانتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەی باس و خواست بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان باسی ڕۆڵی گەنج لە چاکسازی کۆمەڵگەدا گەنج ئەو توێژەی بنەمای بنیاتنان و تەواوی گۆڕانکاری و ئاڵوگۆڕەکانی ژیانە هەر گەلێک کە دەیەوێت یان تۆ هەر کەسێک کە متابعی گەلێک دەکات کە دەتەوێت بزانیت گەلێکی چۆنە سەیری گەنجەکانی بکە و دەتوانی بڕیار بدەیت کە گەلێکی زیندوو هۆشیار و خاوەن دنیابینێکی تازە و خوازەی ئایندێکی ڕۆشنن یاخود ئەو گەلە گەلێکی چەقبەست و دواکەوتون و چاوەڕوانی هیچ بەرەو پێشچوونێکی بەرچاو و خێرایان لێ ناکرێ هەر گەلێگویستی هاوشانبوونی هەبێت لەگەڵ گەل و نەتەوە زیندوەکانی دنیا بە گرنگی و بایەخەوە سەیری گەنجەکانی دەکات و وەکو پێدراوێکی ئیلاهی و سەرمایەیەکی نەتەوەیی پڕبایەغلەی دەڕوانێت و تەواوی نەخشەی ئایندەی لەسەر پشبەستن بەو توێژە بنیاد دەنێ ئایا کورد کە بە گەلێکی گەنج هەژمار دەکرێت چۆن مامەڵەی لەگەڵ گەنج کردووە سەرکارانی ئەم هەرێمە توانیویانە ئەم سەرمایە گەورەیە بقۆزنەوە و بە ئایندەی گۆڕانکاریەوە لێی بڕوانن پرۆگرامی پەروەردەی و ئەکادیمی ئێمە لەو ئاستەدایە کە گەنجەکانمان بۆ ئەرکە قورسەکان ئامادە بکات ڕۆڵی گەنج لە چاکسازی کۆمەڵگەدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواستە و بە میوانداری بەڕێز مامۆستا عوسمان شێرەی بانگخواست قسەی لەسەر دەکەیت مامۆستا گیان زۆر بەخێربێ و سوپاسی ئامادەبوون دەکەیت زۆر سپاس بۆ ئێوە خوا موفق نەکە هەڵبەت ئێمە کە بمانەوێ قسە لەسەر گەنج بکەین لە بەراییدا پێویستە بزانین گەنج چێیە بە چێ دەگوترێت گەنج زۆری لەسەر دەگوترێت زۆر باسی دەکرێت لە کۆڕ و کۆبوونەوەکان سیمیناری لەسەر دەبەسترێ بەرنامەی تەلەڤیزیۆنی وەکو ئێستاوەی ئێمە بەرنامەی لەسەر دەکرێت کۆنفرانسی بۆ ساز دەکرێت دیدار و دیبەیتی لەسەر دەکرێت با بزانین گەنج چێیە بە چی دەگوترێت گەنج بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه مامۆستا بەختیار گەنج لە زمانی کوردیدا دوو تعبیرەوە هەڵەگرێت کورد یا لاو دەڵێ یا گەنج گەنج و لاو لە زمانی کوردیدا مرادفی کۆمەڵە لغەی عەرەبیە مەسەلەن مرادفی کەلیمەی شابە یا مەسەلەن شەبابە یا فەتایە یا کەهلە هەر کام لەمانە لە تعبیری کوردیە لە لغەی کوردیە بۆ گەنج یا بۆ لاو بەکارەبرێت گەنجیش یا لاو بۆ کەسێک گەوترێ کە تەمەنی منداڵی تێپەڕاندوواتە سنی بلوغی بوو ڕاستوچەپی خۆی ئەناسێ و ئەتوانێ ئەرکێک بگرێتە ئەستۆی خۆی ئەرکەکە مەسەلەن ئەوەی کە پێی ئەوتێت تەکلیف لە ڕووی قانونی و یا لە ڕووی شەرعیەوە کەسێک کە لە ڕووی قانونیەوە ئەگەر تاوانێکی کرد لەسەری حسابە لە ڕووی شەرعیژەوە ئەگەر گوناهێک جەریمەیە تاوانش کرد عقوبەی لەسرە ئەو کەسێک کە تەمەنی مناڵی تێپەڕان تەمەنی سەرەتای مناڵی تێپەڕان و گەیشتە تەمەنی لە هەندێک منتیقە ممکنە 15 ساڵ بەرەوە سەر پێ ئەوترێ گەنج لە هەندێک شوێن 18 ساڵ یان بەپێی قانونی ئێستا بە زۆری بەعام لە هەندێک وڵات لە زۆرینەی وڵاتان لەسەر و 18 پێی دەوترێت گەنج هەتاکو ئەگاتە ئەو تەمەنێکی تر خۆی هەست بە پیری ئەکا کە قەت هیچ کەسێک حەز ناکات پێی بڵێن پیر ئێستا من و تۆ کامیانەی وڵا دیارە زۆر باشە مامۆستا گیان ئەو باسی گەنجت کرد ئێستا زۆر وڵات هەیە گەر متابعەت کردبێ لەو ساڵانی ڕابردوودا بەهۆی ڕووداوەکانی عێراق و بەهۆی ڕووداوەکانی سووریاوە کۆمەڵی خەڵکی زۆر ڕووی لە وڵاتانی ئەوروپا کرد شاڵاوێکی زۆر ڕووی لە وڵاتانی ئەوروپا کرد بێگومان ئەوانی کە ڕۆژ چیشن زۆرینیان چینی گەنجەکان بوون کە چینی گەنج و شەباب و لاوەکان بوون دەگوترێت بۆیە وڵاتێکی وەک ئەڵمانیا زۆرێک لە پەنابەری گەنجی وەرگرت لەبەرەوەی ئەڵمانیا یەکێکە لە وڵاتە پێشکەوت و سناعیەکان پیشەسازیەکانی دنیا ئەم وڵاتە پێویستی بە دەستی گەنج هەبوو لەبەرەوەی وڵاتانی خۆیان وڵاتی خۆیان ڕێژەی گەنجی دابەسی بوو پێویستە بە زەواج و پێویستە بەو یاسا و ڕێسایانی کە خۆیان هیانە کە ناچینە سەر ئەو بابەتە هەر وڵاتێک گەنجی تێدا بوو لە ئەو تەمەنی کە بەڕێزت پێناست کردو و پێناسەیەکی گشتگیریش هەبۆ گەنج دەتوانین بڵین ئەمە مجتەمەعێک کۆمەڵگایەک نەتەوەیەکی گەنجە یان گەنجێتی چیتر دیاری دەکات فعلا هەر وڵاتێک
هەر شتێکی نەکرد وڵاتێک هەر جێگایەک لە هەر شتێک زۆر ئەو شتێک تێدا بوو لەو شتەدا دەوڵەمەنە. ئێستا کە جەنابەت بزات باسی ئەڵمانیات کرد، ئەڵمانیا مەشهورە بۆی مجتەمەعێکی پیرە لە بەرەوەی گەنجەکانی نەماون، یان مەسەڵەن بەهۆی کە جەنابەت باسی کرد بەهۆی زەواجەوە یا بەهۆی ڕێگریکردن لە زۆری مناڵەوە منداڵبوونەوە مجتەمەعێکی پیرە لە بەرەوەی گەنجەکان وردە پیرە بن، پیرەکانش ئەمرن ئەوەی کە لە دایکە بێت کۆمەڵێکی کەمە یا هەر نابێ یا زۆر کەمە. بەڵام فعلا ئەگەر هاتوو مجتەمەعێک ئەو نەواتە یا با بڵێن ئەو مادای کە گەنج بەڕاستی مادەیەکی خامە ئەگەر تێیدا هەبوو بە فعلی مجتەمەعێکی گەنجە بە نمونە بەسەر ئێساگەر باسی مجتەمەعی کوردستانی خۆمان بکەین کۆمەلگای کوردی بکەین کۆمەلگایەکی گەنجە، بەڵامی تر تا چەندە گەنج دەوری هەیە دەورینی ئەوە بابەتێکی ترە، بەڵام فعلا جوابێک بۆ پرسیارەکەی جەنابەت هەر مجتەمەعێک بەتایبەت لە عالەمی ئیسلامیە مجتەمەعی ئیسلامی بە عام مجتەمەعێکی گەنجە چکە بە شێوەیەکی عام دەست بە مناڵبوونەوە ناگیرێت یاواتە بە مطلقی ئەوە نییە کە دەست بە مناڵبوونەوە بگیری ئەم مناڵەش وردە زیاد دەکا و گەورەکە و گەورە بێ و نموەکە و گەنجە کەواتە مجتەمەعی ئێمە کوردی و ئەم منطقەیە بە عام مجتەمەعێکی یا منطقەیەکی گەنجە. زۆر باشە. هەندێک لە وڵاتانەی کە لە ساڵانی ڕابردوو بەنمونەیەکێک لە دروشمەکانی دوای شۆڕشی ئیسلامی لە ئێران لە ساڵی 1970ەوە هات بۆ سەرکار قسەیان لەسەرەوە دەکرد لەسەر خۆیان گوتنی لەسەر شەمچە لەسەر شقارتەیەکیش ڕکلامیەوە دەکرا بە چەیە کەمتەر زیندەجی بێتەر منداڵی کەمتر و ژیانێکی خۆشتر. بەڵام ئێستا ئێرانیش و تورکیاش یەکێک لە وڵاتانی دراوسێمانن کە ڕێگریان دەکرد لە بوونی منداڵ ئێستا ئەوانیش ڕێناگرن و سینیش هەتا دایانەوەی پێداچوونەیە بکەن بەوەی کە منداڵیان ببێ بۆی نەبنە کۆمەلگایەکی پیر. قسەی من لەسەر ئەوەیە گەر قسەیەکە تێ لەسەرەوە بیکە ئەو هنا ئەو تعبیر ئێرانە کە دەیگوت فەرزەندە کەمتر زندگی بهتر ئەوە حەزەکەم یعنی خەڵک لەوە تێبگە ئەمە قسە یەکێک لە مەسەلەن بەتایبەت وەکو مەسەلەن یەکێک لە بیرمەندەکان یەکێک لە پێشەوەکانیان باس ئەکرێ و وەکو بۆتە شیعارێکیان بەڵام وەکو جەنابەت باست کرد ئەمەوانە بوو نەخێر ئێمە شتی کەمان هەیە ئێمە وەکو مسلمان ئەگەر باس بکەین وەکو ئەهلی ئیسلامەتی باس بکەین لە ئیسلامدا پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام پێمانە فەرمێت تەزەوەج الودود الولود یعنی ئافرەت بۆ پیاوانە فەرمێ ئافرەتانێک بخوازن دوو صیفەتیان تابێ پیاویان خۆش بێ سۆزداریان هەبێ بۆ پیاوەکانیان و وەلودیش بن واتە حەزیان لە مناڵبوون بێ و مناڵیان ببێ بەڵێ کەواتە مجتمع ئیسلامی دایم ئەبێ گەنج بێت گەنج بێت و نابێ ڕێگری لە منداڵ بکە. بەڵێ قسەی من لەسەرەوە بوو ئەم وڵاتانەی کە تازە گەشەیان کردووە یان لە وڵاتە گەشە کردووەکان نامیەکان حساب دەکرێن دەیانەوێت منداڵیان بێ بە گەنجی بمێنەوە لەبەرەوەی ئەوانیش دیسان لە ڕووی ئابوووریەوە اقتصادیش پێویستێکی زۆری بە گەنجەوە هەیە چۆن ئەم سەرمایە مرۆیە لە سەرمایە مادیەکەدا بەکار دەخی بۆی سەرمایەکی گەورەتر و وڵاتێکی بەهێزترت هەبێ. بەڵام ئەوان درچیان بەم بابەتە کردووە لەسەرەوەی کە بەڕێزت ئاماژت پێکرد ئەم وڵاتانەی ناوچەکە و وڵات مجتەمەعەکەی خۆمان کە قسە لەسەرەوەی گەنج ماوەتەوە بەڵام وڵاتێکی وڵاتانی ئەوروپا ئەو وڵاتی کە باسمان کردووەکو نمونە تەبعاً بێگومان وەکو وڵاتی ئەڵمانیا لە ئاسیادا وەکو وڵاتی یابان ئەمە وڵاتانە بە وڵاتی پیر ئەژمار دەکرێن بەڵام لە ڕووی اقتصادەوە لە ڕووی هێزی سەربازیەوە لە ڕووی پێشکەوتنەوە لە پێشکەوتنی تەکنەلۆژیا لە ڕووی قەڵەمڕەویان لە ڕووی سیاسی و ئابووری و عسکەریەوە قەڵەمڕەوێکی باشیان هەیە. پرسیاری من بزاد لێرەیە ئێمە دەکرێت هەر بڵین گەنجمان هەیە لە ڕووی مرۆییەوە بەڵام ئەم مرۆیە ئامادە نەکرێت بۆ مەهامی سەعاب ئەم مرۆیە ئامادە نەکرێت بۆی کە گەشەی پێ بکرێ یان بەکار بخرێ وەسەر کار بخرێ بزانێ ئەم گەنجە چۆن بەکاردەهێنرێ. لە پێشە یەک نقطەیەکی بچووک لەسەر ئەوەی پێشوت ئەڵمانیا یان یابان 20 ساڵ پێش ئێستا ئەوەی کە ئێستا پیرە گەنج بووە باڵە بێگومان خۆ ئەو پێشکەوتنی ئێستا ئەوان هەیەە چ لە ڕووی تەکنەلۆژیا و چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی کە جەنابەت فەرمی لە ڕووی قەڵەمڕەوی و یان هەر شتێکی ترکە هەیە یعنی هی ئەم لەحزەیە نییە جوانە اینجا خەڵک کە سەیرەکە ئەو کۆمەلگانە بەرەو پیربوون ئەڕۆن نەک هەر ئەوەی کە بە پیری هێنابێتیان. ئەمە بەنسبەت پرسیاری دووەمەوە بەڵێ ئەگەر نەتوانرێ مەسەرەن لە وڵاتێکی وەکو کوردستاندا یا هەر لەم دەوروبەری خۆمان لە هەر شوێنێک نەتوانرێ ئیسفادە لە عەقڵی گەنج لە تاقەی گەنج بکرێت چی ئیسفادەیەکی هەیە بۆنی گەنج و کاتە چ دەبرێکی هەیە و کاتە گەنجەکان هەموو وایان لێ دێکەوە ئێستا مەسەرەن لە ژیانی خۆی بێزارە بێ ئەڕاتە دەرەوەی وڵات بەجێ هێڵە کەواتە پێویستە
يعني بۆ ئەوەی کە مجتمعی ئێمە پێش بکەوێت لە هەر ڕوویەکەوە بێ پێش بکەوێت دەبێت تاقە و توانای گەنجەکان بە ئەزمموی خەڵکە بە ئەزممون و بە تەمەنەکە بەگەڕ بخرێ چکە ئەگرێمە لێرە ممکن ئێستا کار باسی گەنجەکەین خەڵچە کە تەمەنێکی هەیە ممکنە بڵێ کاکە گەنج چی ئەزانێ ڕاستە ممکنە گەنج لە ڕووی تەجربەوە تەجربەیەکی نییە بەڵام کارکتەرێکە خاوەنی قووەیە خاوەنی مادەیەکی خاممە چۆنت بێ وای لەکەی مثلەن خەڵکی زۆر بەتوانە و بە ئەزمون هەیە ئێستا ئێوە ئیشێک بکە خۆی پێی ناکرێ يعني مثلا بۆ نمونە لە وڵاتی ئێمەیە من لە قیادەی سیاسیم بیستووە کۆمەڵک یعنی کە اعتیمادی لەسەر گەنج وەلی پرسراوە بۆچی ئەمە ئەەکەی تجا من بۆ خۆم من و فلان و فیسار کۆمەڵک نەخۆشیوەتی من ساغەکەیان سێ چوار نەخۆشیم هەیە کە لەوانەیە مثلا ئەو کەسە لە ڕووی نووسینەوە لە ڕووی تاقە و تواناوە لە تاریخێکی هەبێ بەڵام ئێستا بۆچی اعتیماد دەکاتە سەر گەنجەکان ئەوەی خۆی مەهامیەتی بە خۆی تازە ناکرێت چکە دەبێت دایمەن غەمی مثلا هەر غەمی نەخۆشیەکانی خۆی بخوا یان نا زۆر جار غەمی ئەوەیە بیرەوەریەکانی بنووسێتەوە بەڵام ئەوەی کە پێویستە ئێستا ئیشی پێ بکرێ بهێنرێتە کاردەستی کاربێ گەنجە کەواتە بە شێوەیەکی گشتی هەر کاتێک دەستی گەنج بەکار نەخرا یعنی ئەو مجتەمەعەت مراندووە بە مناڵی بە گەنجێتی کوشتوتە مراندوتە با پرسیارێک بکەم شتێکی بیر بخەمەوە قسێکی خۆشەیە دەڵێ ئەوەی کەوتی وا دەکەم ئەو گەنجەوتی وام کردووە ئەوە دەستی لێ بشۆ ئەوە ڕابرد ئێستا من تۆوا دەکەین ئەنی بڕێرمان داوا دەکەین ئینشاڵڵا نەگووامان کردووە دەمەوێت ینی ڕێک زوم بخینە سەر ئەو ڕیفراندۆمە دەستوری لە تورکیا کرا یەکێ لە خاڵەکانی خاڵە گرنگەکان کە گۆڕانکاری تێداکرا بوو جێگای نەزەر و تێڕوانینیش بوو کە ئەردۆگان کردوێتی ئەکەپە کردوێتی دابەزاندنی تەمەنی خۆپاڵاوتنە بۆ پەرلەمان لە 25 ساڵی و بۆ 18 ساڵی ئەمە وا دەکات لە دەستوری بنەڕەتی لە دەستوری ئەو وڵاتەدا کەمە دەبێت ئەمە بوو بە دەستوری ئەو وڵاتە و لە ئایندەدا ئەمە کاری لەسەر دەکرێت و ئیشی پێ دەکرێت و وەک بنەمایەکی دەستوری ناکرێت لێلا بدرێت کە دەبێت گەنج لە 18 ساڵیەوە ئەمە ئەو گرنگی و ئەهەمیەتە نییە کە دەوڵەتێکی وەکو تورکیا گرنگی بە ئەوەی کە نامانێت بچینە سەر بابەتەکانی کە بزال لەبەت لەسەرەوە قسە دەکەین زۆر گرنگیدان نییە بە گەنج کە لە دەستوردا گەنجی جێ کردوێتەوە کە لە دەستوردا گرنگی پێداوە کە لە 18 ساڵی بۆتە یعنی تمۆحی نەداوەتە بەرگەنج تەکانێکی نەداوە بە گەنجەکانیان کە ئێوە زیاتر دەتوانن کارابن زیاتر دەتوانن ئەم وڵاتە بەرەو پێش بەرن فعلا مامۆستا بەختیار هەر ئەوە شەوای کردووە کە مەسەلەن حیزبێکی وەکو ئەکەپا بە قیادەی ئەردۆگان لە سەرەتای 2000ەکانەوە دێتە پێشەوە مەسەلەن ئەو هەموو گۆڕانکاریە لە تورکیاکە بەچی بەوەی کە یەکێک لەوانەیە اعتیمادی لەسەر گەنجە چکە هەر خۆی بۆ خۆی کاتێک ئەردۆگان هاتۆ گەنج بووە ئێستا ڕاستە ئێستا 7 ساڵ پێش ئێستا هاتوو ئێستا مەسەلەن تەمەنی 60 مەسەلەن 3 ساڵە بەس 17 ساڵ پێش ئێستا تەمەنی 40 ساڵ بووە تەمەنی 46 یا 47 ساڵ بووە یعنی هەر ئەوە کەوای کردو کۆمەڵە گەنجی لە دەور بووە هەر ئەوەی کە احتیمامی بە گەنجدا و هەر ئەوە شەواکە هەموو جارێک هەنگاوەکانی مەسەلەن بۆچی تەحەداکە و ڕیفراندۆمەکات بۆچی مەسەلەن لە انتخابات و لە هەڵبژاردەکان ناترسێ بۆچی کاتی کودەتای بەسەر ئاکرێ ئەوەی کە دێتە پێشەوە خەڵکی هەمووی ڕیسپینی هەمووی پیر نییە سوپال لە کێ پێکاتوە گەنج يعني بەجددی تۆ لە وڵاتانە بگەڕێکە مەسەن وڵاتێکی وەکو دۆڕای وەکو عێراقی پێش و مەسەن کابرا مووی لێ نەڕوا بوو سەرباز بوو 30 ساڵ 35 ساڵ 28 ساڵ سەرباز بوو ئەو لێگەڕێ ئەوە هەتای تەمەنی هەر سەرباز بووە باش المهدی إلى اللحد بەڵام ئێستا تەماشاکە لەوێ کێ سەربازە گەنجە بەس نەک هەر ئەوە ئێم بۆچی مەسەلەن شتەکان طبعا ئەوە وەڵامی پرسیارەکەی جەناوت بەڵێ جێکردنەوەی گەنجە و دڵخۆشکردنی گەنجە و گرنگیدانە بە گەنجە و ئاشکردنەوەی هەر گەنجێکی تۆراوە کە ئێستا مەسەلەن بۆ نمونە بیەوێ لە 18 ساڵە خۆی پاڵێ بۆ پەرلەمان خۆی حازرەکە يعني وەکەوەی هەرچەند لای ئێمە شتێک هەبووە مەسەلەن بۆ نمونە هەرچەند لای ئێمە لە 18 ساڵەوە نیە سەرەوتر لە 25 ساڵ بەرەوسەرەوەیە بەڵام بەفعلی لەوێ یعنی تەموعەکە زۆر زیاترە و مژدەکانیش کە داویانە بە گەنج بۆیان فراهم هێناون ئەمما بینەوە سەر مۆزوعێکی تر هەر لەسەر ئەو مەسئلانە ئەوەی کە بە گەنج ئەکرێت بە خەڵکی تر ناکرێت ئێستا بین ئەوانەی کە مەسەلەن بۆ نمونە لە مەنتیقانەیە کە شۆڕشی چەکداریان هەیە هەر لە منتیقی خۆمان لە کوردستان و لە عێراق و ئێران و تورکیا و ئەم سنوورە ئەوەی کە ئێمە پەسەندمان بێ و بەلامانەوە پەسەند بە یا بەلامانەوە ناپەسەند بێ ئەو مۆزوعێکی ترە بەڵام هەر بەفعلی هەر شۆڕشێکی اعتیمادی کرد بێتە سەر گەنج
بۆ سیرەکی شۆڕشێکی زیندووە مەسەلەن ئەگەر شۆڕشی چەکداری بوو بێ تەماشاکەی ئەو شۆڕشەکە دائیمەن زۆر زیندووە زۆر دەستی لە پێشە زۆر دوشمنەکە حسابی بۆکە لەبەرەوەی ئەم گەنجە ساحەبی ماڵ و مناڵ نییە تەموعێکی دنیایی تری نییە مەسەلەن بۆ نمونە چی جێبەجێشتە لە ماڵەوە مەبەستێکی هەیە کە ئەوەی کە هەیەی وەکو فکرەکەی سەری بخە یعنی حتا لەو مەجالەیە دێتە پێشەوە خەڵک ئیسفادەی لەو کردووە و بۆیە لە کۆنی ژەوەیەک لە شۆڕژگەڕەکانی خۆمان وتوێتی گەنجەکان سەری ڕمن لە هەموو شۆڕش ڕاپەڕینەکاندا بۆچی لەبەرەوەی خۆ کەسێک کە خاوەنی ئەزمونە و سەرکردەیەکە دانیشتووە ئیعازێکەدا بەڵام کێ جێبەجێەکە بگومان شەبابەکان گەنج بۆیە پێغەمبەر عەلەیهی سەلام خۆی گەنج بووە تەمەنی 40 ساڵ بووە و سەحابەش ڕەزا و ڕەحمەتی خوایان لەبێ هەمووی لە پێغەمبەر گەنجتر بوون یعنی بەتایبەت لە سەردەمی مەکە تەنها کەسێک گەشتێتە تەمەنی پێغەمبەر حەمزە بووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ سەید الشوهەدا بۆیە فەرموویەتی حالەفەنی شەباب وخالفني شيوخ گەنجەکان پشتگیریان کردم و پیرەکانیش دژم ڕاوەستاونەتەوە زۆر باشە ئەگەر دیقەت بدەی ئەمە لە کوردستان قسەی لەسەر دەکرێت زۆرێک لەو ڕێکخراوانەی تا لە وڵاتانی دەوروبەری لەو ڕێکخراوانەی گەنجان بەڕێوان بردووە ئاستی سەرکەوتنیان کەمە بەڕێ لە ڕێژی لە ڕووی سەرکەوتنەوە ئاستێکی دڵخۆشکەریان تۆمار نەکردووە دەمەوێت بپرسم ئەمە قسەی ئەو نووسەر و ڕۆشنبیرانەی کوردیشەکە من بابەتەکانیانم خوێندێتەوە متابعەم کردوون ئەمەشە بۆ دەکەن تۆ هەر دەڵی گەنجم هەبێ هەموو کەس ناوی گەنج دەبا بەردەوام بۆتە قسەیەک بەردەوام دووبارە دەکرێتەوە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکدا بەڵام گەنجێک بەبێت دامەزراوەی تایبەت یعنی ئەگەر تۆ هەر دەسەڵاتێک لە وڵاتدایە ئەگەر دامەزراوەی تایبەت بە گەنج هاندانی گەنج و سەرکارخستنی گەنج و سەرپێخستنی گەنج پەروەردەکردنی گەنج لە سەرتاوە ئەگەر ئەوەت نەبێت پێدوان نییە شکست دێنێت پێدوان نیە ئەمە کەم و کورتێکە لە دەسەڵاتی کوردی دەکە ناوەندێکی تایبەتی نییە بۆ ڕاهێنانی گەنجەکان بۆ پەروەردەکردنیە فعلا ئەگەر ناوەندێک نەبێت کاتێک ئەم گەنجە بە ئەزمموی خۆی پێئگات لە پیریە پێئگات ینی بەفعلی ئەگەر سەرەتا ناوەندێک نەبێ پەیمانگای ناوئەنەی کۆلێژی ناوئەنەی ناوەندی ناوەنەی هەر شتێکی ناوئەنەی یعنی فلتەرێک نەبێ پێیا تێ بپەڕێ بۆ پێگەیاندن و تێگەیاندنی کە بە ئەزمموی خۆی پێگەی زۆر درەنگ پێگا کاتێکیش کە پێگەی ئیتر زەمەنی لەدەست چووە ئەو تاقەی کە هەیەی لەدەست چووە یعنی لێ بێتە تەجربە بنمونە هەژار مەکوریانی قسەیەکاڵێ بریا 80 ساڵی ترم تەمەن وایە لە تەمەنی 80 ساڵیەوە کە چێشتی مجوەری نووسێتەوە ئەڵە بریا بە 80 ساڵی تر بەم تەجربەیەوە بژیامایە بۆ چونکە نەکەر ئەو زۆرێک لە ئێمەژێ سەمن تۆ کە تەمەمان چل و نزیکی چل بەتۆ یا تێمان پەڕاندوە لەو تەمەنانین یعنی سیرەکەین ئەوەی تێمان پەڕاندووە ئێستا سیرەکی ئەوە هەڵە بووە نە ئەبووان بکردای ئەبوو ئاوان بکردایە کەواتە پێویستە ناوەندێک هەبێ بۆ پێگەیاندنی گەنج اینجا مەرجیش نییە مامۆستا بەختیار ئەوەی کە نووسەرەکان ئێڵێن هەمووی ڕاست بێ هەموو تەجربەیە کە گەنج یعنی مەسەن بۆ نمونە هەموو کاری گەنجێک کە کردبێتی سەرکەوتو نەبێ زۆر گەنجێک ڕێژەکەی زۆر نییە بەڵێ ڕێژەکەی فعلەن ئەو قسەیە وایە بۆیە جاری واشەیە مەسەن هەر ئەمە ئەکرێ بە بیان و جاری وایە گەنجە کاری چاکە ئەوەندە عەرقەڵەی بۆ دروستەکرێ نایەڵن کارەکەی بەرێتە پێش و دوایی بە بیانوی ئەوەی کەوا گەنجە و ئەزمموی نیە و ئەوەی نیە و گەنج بە کەڵک نایە ئەزمونەکەی لەبارە بن زۆر باشە مامۆستا هەمیشە من لە بەرنامەکانمە ئەم پرسیارە زۆر جار وەکو یەکێشی بچووک و گەورە من ناوی دەنم خێزان ڕاستە یەکێشی بچووکە پێکاتێکی بچووکە بەڵام پێکاتەی گەورە خێزانە چونکە خێزانێکی تر وڵات پێک دێنێ ڕۆڵی دایک و باوک لە پەروەردەکردنی گەنجەکاندا پێدوانە ڕۆڵێکی لە زۆربەی حاڵەتەکاندا ئەمە کە قسە دەکەین لەسەر ڕێژە ڕەهایەکی قسە دەکەین لەسەر ڕێژەی زۆری نەقسە دەکەین پێدوانە دایکان و باوکان لە پەروەردەکردنی گەنجاندا ڕۆڵیان لاوازە یان لاواز بەرهەمیان دێنن بەتەکید گەنج هەر گەنجێک دایک و باوکێکی خوێندەواری بە ئەزمموی هەبێ و باوک و دایکە کە تەماعیان هەبێ بە مناڵەکانیان گەنجەکانیان باش باردێن یعنی ئەگەر زۆر گەنج باوک و دایکی وای هەیە خوێندەوارن بەڵام تەموعیان نییە یان نان پەرژێتە سەر مناڵەکانیان لەبەرەوە گەنجی باشیان بۆ بەرهەم نەهاتووە بەڵام ئەوەی کە گەنجی باشیان بەرهەم نەهێناوە ئەبێتە جوابی پرسیارەکەی جەنابەت کەم تەرخەمیە بەرامبەر بەچی
بەرامبەر بە پێگاندنی گەنج بەڵام ڕۆڵی گەنج کاتێک گەنجێکی زۆر باش ئەبێت زۆر باش ئەبێت کە باوکو و دایکەکە بزات دایک لە هەر کوڕێک دایکی بتوانێت باش تەوجیهی بکە کە طبعا باوک قودوەیە بووی بەس دەبێت دایک تەوجیهی بکە کە چاو لە باوکی بکە یان ئەگەر خوا نەخواست باوکەکە خراپ بوو دایک تەوجیهەکە ئەو کاری باوکت خراپە تۆ ئەویان مەکە ئەمەیان بکە بۆیە فعلەن هەر مجتەمعێک گەنجەکانی باش بارنەهات بوون دەبێت یەکەم شوێن لێی بەپرسرێتەوە خێزانیش پێویستی بە دیسان ئەویش پێویستی بە بەوەیە کە ئێمە ناوەندی ترمان هەبێت بۆ ئەوەی کە لە پەروەردەکردنی خێزانە مەسەڵەن چ فەرهەنگێکمان هەیە ئێستا ئێمە بۆ خێزان لە وڵاتی خۆمانە یعنی فەرهەنگی ئێمە چییە بۆ خێزانێک وا بیر بکاتەوە دایکێک باوکێک وا بیر بکاتەوە کە ئەم مناڵی گەورە بێ بە نمونە ئێستا ئەڵێن دایک و باوکی کورد زۆرینەی باوک و دایکی کورد ئەوەندە فەقیرە دەڵێ حرمەت و ڕێزم هەیە بۆ هەموو پزیشک و تەبیبەکان بۆ دکتۆرەکان دەڵێ مناڵی من بێتە دکتۆر ئاخر کاکە هەموو منداڵێک تو هەموو ئەکەیتە دکتۆر ئەوی تری چی بکە تەماعەکەش تەنها یەک مۆزوعە ئەوە نیە خزمەتی خەڵک بکە خۆ فعلەن خزمەتێکی زۆر گەورەیە تەماعەکە مەسئلەی مادەیە کە ئەبینێ ئەچە بۆ عیادە پارەی زۆر سەرف کردووە دەیەوێت کوڕەکەی ئەمیش کچەکەی ئەمیش سبێنێ پارە پەیدا بکە لە کاتێکدا ئاستی سەحی هەتا ئەم ڕۆژ کە ئێستا تۆقسێت تا دەکەین ئاستی تەندروستی و دروستی تەندروستی هەمولایەکمان تا ئێستاش باش نییە زۆر لاوازە نەک باش نییە باشە بە نمونەش کارەسات ڕوو دەدا بە نمونەش ئەو خەڵکانەی کە مەسەڵەن بەرپرسن لە وڵاتی ئێمەە مەسەڵەن بۆچی نەخۆشی وڵات بۆچی نەخۆشەکانی خۆیان لێرە چارەسەر ناکەن باشە یعنی ئەگەر بێ تەماشا بکەی بۆچی نەخۆشەکانی خۆیان لێرە چارەسەر ناکەن جا لەبەرەوە بە فعلی ئەو کارەساتە وایە یعنی ئاجە زۆر باسی ئەومان کرد کە ڕۆڵی دایک و باوکەکان زۆربەی کات لە زۆرنی حاڵەتدا لاوازە لە پەروەردەکردنی گەنجدا بەڵام بۆ پرسیارێکی بۆ وەڵامێکی خۆت ڕادەچێت دەتگەڕێنمەوە کە باسی ئەوت کرد ئەڵمانی ئێستا پیرە خۆ پێشتر پیسی ساڵ ئێستا پیر نەبوو بەڵام ئەو دایک و باوکەش ماوەیەک 20 ساڵ بەر لە ئێستا گەنج بوون 15 ساڵ بەر لە ئێستا گەنج بوون ئێستا تەمەنیان بۆ ڕۆژەکەیوە مەبەستەکەەوەیە پێدوانیە لە ڕابردوشدا ئەم دایک و باوکە بۆ شێوە پەروەردە نەکراون کە ئێستا بزانن گەنجەکانیان چۆن مامەڵیان لەگەڵدێ ئەوان لە کاتی گەنجیدا مامەڵەیەکی دروستیان لە تەک نەکراوە تا ئێستا ئەوان توان مامەڵێکی تەندروست لەگەڵ لە تەک کوڕکچەکانیاندا لە تەک ڕۆڵەکانیاندا بکەن خۆی ئێمە مستەبەختار ئێمە بابین تەماشاکەن عالەمی ئەوروپی لە ڕووی مادیوە لە پێشە لە ڕووی ئەخلاقی و ڕوحیەوە زۆر لە دوایە یعنی هەر ئەوەشەوە کە بابینی مەسەڵەن کەسێک لە قیمەی دەوڵەمەندیە خۆی کوژێ لە ئەو پەڕی ڕەفاهیەتە خۆی انتحارەکە ئەمە لە ئێمە نییە من ئەمە بە نمونەیەک لە شتێکم لە مامۆستا شەخسێکی سەرگەتی بە ڕەحمەت بێبیستووە بی وەک خۆی بێڵێمەوە وتیجارێکیان لە هەشتاکانە چوومە دەیەکی ئەم وڵاتی خۆمان چوومە ناحیەی بەرزەنجە نوێژی جومعە بوو مامۆستاکە منی بینیوە تا مامۆستا شەخسێکی بینی وتی نوێژی نەکردی مامۆستا دەبێت جەنابەت نوێژ بکەی جومعەمان بۆ بکەی وتی منیش بۆن لە ئەسڵا خۆم بۆ ئەوە نەچووم کە جومعە بکەم بە دیدەنی و بە سەردان چووم وتی کە جومعەم کرد ئاوا سەیرم کرد پێشەوەی دەست بە خوتبەکە بکەم سەیرم کرد مزگەوتەکە گەنجیتیانی هەمووی خەڵکە بە تەمەن و پیرەکەیە جا لەوێ نمونەیەکی ناوتی پێم وتون ئێوە باغدارن فعلا خەڵکی منطقەی شارباژێر و منطقەی سەرۆچکە ئەوانە بتی ئێوە باغدارن باغداری زیرەکیش دائیمەن نەمامی تازەی هەیە هەموو ساڵێک نەمامی تازە ئەڕوێنێ بۆ چکە نامامە پیرەکان ئەڕۆن وشکە بن ئەسووتێن بێکەڵگە بن پێویستیان مەبڕینە ئێوە باشە بۆ حاڵی دنیاتان زۆر زیرەکەن نەمام ئەڕوێنن ئەی باشە بۆ دینتان بۆ قیامەتتان بۆ دینداریتان کوا گەنجەکان بۆ هێشتنەوەی باغەکانیشدا فعلا کوا گەنجەکانتان بۆیە ئەوەی تر کە ئێمە مەسەن ئێستا ئەگەر بەراورد بکەین بە شعبی ئەڵمانیا شعبی ئەوروپی مەسەن شتێک وەکو دین ناڵم هەرنیانە فعلانوانش دینیان هەیە ئەنواع و ئەشکال دینیان هەیە بالذات مەسەلەی مەسیحیەت لەلای ئەوان هەیە بەڵام ئەو گرنگی کە لە ئیسلامە بە منداڵ هەیە بەنەوەی تازە هەیە بە خستنەوەی نەوەی تازە لە هیچ شتێکی تردا نیە لە هیچ دینێکی تردا نیە اینجا تەموعی ئەوان وەکوتم تەموعێکی مادیە مەسەلەن بیر لەوە ئاکاتەوە ئەگەر منداڵێکی بێنانی لەگەڵەخوا جێگەیەکی زیاتری ئەوێ بەڵام لای ئێمە ئەڵێن منداڵێک سەری بێڕۆزی لەژێر خاکدایە منداڵێک زیاتر خوا ڕزقی ئەدا حتا ئێمە ئەگەر بێنە پێشەی خۆمان ئێستاوە ممکن هەندێک کەس ئەمە باش بزانێ ئەو دایک و باوکەی کە منداڵیان هەیە منداڵەکانیان زۆرن بە تعبیرەوە ناڵم خوا نەخواست وەکەوەی بزیادن کە منداڵی باشیان هەیە و چەند منداڵێکیان هەیە زیاد لە 2 3 و 4یان هەیە کە من باوکو دایکیان دا منداڵی هەیە کە بەخێوکردنی ئەمە زۆر زەحمەتە کاتێک تەمەنی ئەگاتە 50 ساڵ یا 60 ساڵ
ئەم دایک و باوکە ئەگەر منداڵەکانیان باش بارهێنا بێ یعنی هەموو ڕۆژەکان لە سەیراندان هەموو ڕۆژەکان نوێبوونەوەیە کە سەردانی ئەم کوڕیان سەردانی ئەو کچیان سەردانی ئەو کوڕەزان سەردانی ئەو کچەزان پاشان کاتی نەخۆشی و ناڕەحەتی ئینسان قەدری منداڵ ئەزانێ کە ئەم باوکە ئەم دایکە نەخۆشە ئەم گەنجانە دێن بەلایەوە مێننەوە خۆ خەڵکی تر دەبێت خزمەتکار بگرێ بێ بەلایەوە بمێنێتەوە مثلەن شارەوانی بێت بە خاکی سفێرێ بەڵام لێرە لای ئێمە کەسێکی بەتەمەن کە کاتێک ئەڕۆ ئەمرێ ماشە ئەڵڵا و هەموو گەنجولەوە بەدوایەتی کەواتە ئەوەی تریش کە باسەکەین ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو فەرهەنگەی کە فەرهەنگە ئیسلامی لای ئێمە هەیە ئەو ڕوحیەتی لای ئێمە هەیە هانمان ئەدا لای ئەوان نییە زۆر باشە مامۆستا بڕێ تۆ گەنج دەتوانێت ڕۆڵێک بژێڕێت لە بۆ چاکسازی کۆمەلگا بۆ ئیسلاحی کۆمەلگا ئەگەر بین سیرێکی مێژوو بکەین یعنی ئەوەی کە گەنج کردوێتی هەر شۆڕشێک گەنج نەواتەکەی بوو بێت سوتەمەنەکەی بوو بێت ئیسفادەی باشی کردووە یعنی بە ئامانج گەشتووە یعنی ئەمەرژێ لە 100% بەڵام زۆرینی زۆریان بە ئامانج گەشتون مثلەن ناردنی پێغەمبەران سەڵات و سلامی خۆیان لەسەر بێ هەر کامێکیان کە نێراون مثلەن بۆ نمونە خۆی گەورە پەروەردگار کاتێک کە باسی ئیبراهیم پێغەمبەرەکە کە ئەبینێ ئیبراهیم پێغەمبەر ئەبینێ هەندێک عادەت و تەقالیدی زۆر دواکەوتو لەناو قەومەکەیدا هەیە لە بتپەرستی لە داروبەرپەرستی دێت ئەیان شکێنێ خۆی گەورە وەسفی ئەکا بەچی کاتێک گوتیان ئەمە کێ وای کردوە لە بتەکانمان ئەم طبعا ئەو پەڕی چاکسازیە تو عقلی خەڵک بدوێنی بەوەی کە بتێک بەدەستی خۆت بتاشی پێ دوابێ معبود و ئیلاهێکە قازانج و زەرەر و زیانت پێ ئەگەێنێ کاتێک ئیبراهیم ئەیان شکێنێ پرسیارەکەن چی ئەمەشکان قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم گەنجێک بوو وتیان چی وتیان بیستمانە گەنجێک فەتە باشە گەنجێکە پێ ئەوترێشێ ناوی ئیبراهیمە کەواتە لە شکاندنی بتەکانەوە لە ڕاستکردنەوەی بیری و عقلی خەڵک یەک وەکو نمونە یەکەم کە باس بکەین چی بووە کێ بووە گەنج کردوێتی کەواتە ڕۆڵی هەیە پاشان سەیدنا عیسا سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە پەروەردگار کە مژدە ئەدا بە مەریەمە فەرمێ ويكلم الناس في المهد وكهلا لە بێشکە قسە لەگەڵ خەڵکەکە پاشان وەکو پێغەمبەرێک وە کەهلەن یعنی لە نێوان 30 بۆ 40 کە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ تەمەنی 30 ئەوەندە ساڵ بووە کە بە پێغەمبەر نێراوە پاشان یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت کە کاتێک ئەو چاکسازیە گەورەیە ئەکا لە وڵاتێکی وەکو میسرا کە وێران بووە بەدەست هەموو ئەنواع و ئەشکاڵی گەندەڵی چ گەندەڵی عەقیدە و بیر و باوەڕ چ گەندەڵی ئەخلاقی وەکو کوشتن و بڕین و خەڵک چ گەندەڵێکی ئابووری کە هەبووە خەڵک بۆتە دوو چینێکی سەرمایەدار و چینێکی ژێردەستا کەی یوسف ئەگاتە ئەوەی کە ببێتە عەزیزی مەسر ولما بلغ أشده آتيناه حكما وعلما خوا لە دوای ئەوەی کە ئەم گەنجە ئەگاتە تەمەنێک اینجا ئەوەی پێدراوە کە بیتوانێت کەواتە گەنج ڕۆڵی تایبەتی هەیە لە ئیسلاحی کۆمەلگادا هەموو کاتێک گەنج ئەتوانێت مەسەلەن بێت بەدەم بۆ چاکردنی خراپەکان هەموو کاتێک گەنجەکانان ئەتوانن کە ماندوو نابن یعنی کەمترین نەخۆشی لە دەورە کەمترین نوقسانی لە دەورە بەڵام وەکو ئێڵێمەوە بە ئەزمموی بەتەمەنەکان گەنجەکان ئەتوان گەورەترین ئیسلاح بکەن هەرچی دابوونەریتێکی کۆن هەیە نەیهێڵن حتا ئەوەش کە سەیدنا موسا سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە خوای گەورە پەروەردگار ئەمری پێ ئەکا کە میسر بەجێ بێڵێ بچێتە شوێنێکی وەکو بەیت المەقدیسەوە بچێتە قودسەوە قەومەکەی ناچن لەگەڵی مەقسەدم لێرە ئەم تەرکیزمان لەسەر ئەم خاڵی قەومەکەی ناچن لەگەڵی بۆ لەبەرەوەی قەومێکی ئازا و بەتوانە و بەهێز لەناو بەیت المەقدیسە هەیە یان لە قودسە هەیە خوای گەورە پەروەردگار تۆڵەیان لێ ئەکاتەوە لە بیابانی سینایە 40 ساڵی ڕەبەق ونیان ئەکا بۆ یعنی حکمت چییە لە 40 ساڵ هەتا ئەو شەریحە پیرەی کە هەیە ترسێنراون پێشتر چاو ترسێن کراون بە کوردی خۆمان ئەڵێ بەچە ترسێن کراون هەمویان ئەمرن حتا سەیدنا موسا هارون ئیبراهیم سەلامی خوایان لەسەر بێ هەمویان وەفا دەکەن لە دوایە لە سەردەمی پێغەمبەرێکی وەکو یوشع بن نونە ئەچنە شوێ ئەچنە ناو قودسەوە و ئەو کات دەتوانن یعنی پیرەکان کە ترساون نەماون کێ دێت شریعەیەکی تازە گەنجێکی تازە دێ لەبەر ئەوە دائما احتیمامدان بە گەنج هەر بە نمونەش ئێستا بێڵێ مەسەلەن لە دوای ڕاپەڕینەوە گەنجی ئێمە ئەو گەنجەی سەردەمی ڕاپەڕین ترسێکی هەبوو يعني گەنجی سەردەمی ڕاپەڕین کە ئەڵەم گەنج یعنی ئەوەی کە 25 و 30 تێپەڕاند بوو ئێستا ئەوەی کە لە کاتی ڕاپەڕیندا تەمەنی 25 و 35 بوو ئێستا پیرە زەمانێک تێپەڕیوە کە 26 ساڵ تێپەڕیوە کەسێک
تەمەنی 25 ساڵ بێ ئێستا 50 ساڵە بۆ دائما حەزەری ئەکرد بەڵام گەنجێک ئێستا پێگا چونکە داپلۆسینی نەدیوە هەرچەند ئەگەر بڵین ئێستاوە دووبارە دامانە پلۆسنەوە سیرەکەی ئەو گەنجە زۆر دەمی کراوەترە زۆر ئازاترە زۆر بوێرترە حرمەت و ڕێزنای بۆ خەڵکی تر خۆ نەبێ بڵین خوانەخوازەوانی پێش و ترسنەوە بوون بەڵام چونکە ترسێنرابوون دائیمەن کە باسی سڵتە و دەسەڵات دەکرا حەزەری هەبوو بەڵام گەنجێک ئێستا کە نەیدیوە حەزەکەمە وەکو گەنجەکان بیریان بخەمەوە کە نازان شەریحەی ئەوان چیان کردووە بۆ ئەوی ئەم گەنجانە بگەنە ئێرە ئەمانش ئەبێ ئاگایان لێبێ تاریخی گەنجەکانی پێشواتە باو باپیرانی خۆیان مام و خاڵ و کەسەکانی پێشویان لەبیر نەکەن ئەوانیان گیاندۆ بێرە پێیوتم پیری چ داوە بەسەر جوانانەوە منوتم لا چۆ نەمام بێتونەی بەستی بەداری پیرەوە دەشتێنەما بێگومان یان ئەگەر گەنجەکان نەمامێکی تازە پێگەیشتووە ئەگەر دارێکی پێگەیشتووی کە بڕدا و وشک بۆ لە تەنیشتی نەیچەقێنی و بە کۆمەڵێک پەت و ئەوانە نێبەستیەوە ئەو نەمامە بە ئاسانی دەشکێت شەماڵێک کاری شاعرێکی عەرەب دەڵێ ئەلا لەیتە الشەباب يعود يوما فأخبره بما فعل المشيب بەڵام ئەمە کەی وا ئەوترێ کاتێک ئینسان ئەگاتە تەمەنێک کە ئەوەی لە گەنجیان نەیکردووە ئێستا ئاواتی بۆ خوازێ خۆزگە گەنجایەتیم ئەگەڕایەوە هەواڵم پێ بدایە پیری چی پێکردم بەڵام هێشتا من تۆ مامانە زۆر باشە مامۆستای بەڕێز هەر کەسێک دەڵێ بۆ کەسایەتی خۆت لە ناخی خۆت دابگەڕێ نەک لە چاوی خەڵکە و کەسایەتی خۆت لاپەسەند بێگەڕنەوتیان ناپەسەندی خراپی خۆت پێ خراپ بێ وتیان چاچی خۆت پێ چاک بێ بێگومان دەبێت مرۆڤ لە ناو ناخی خۆی بۆ کەسایەتی خۆی دابگەڕێ دەمەوێت لەوە بپرسم گەنجی ئێمە وەکو سەرمایەیەک وەکو سەرمایەشی پڕبەها بۆ خۆی ڕوانیوێتی بەهای خۆی دەزانێ نرخی خۆی دەزانێ لە باشترین گرنجیدانیش بەخۆی ئەوەیە کە خۆی پەروەردە کردووە خۆی تیار کردووە بە زانست بە خوێندنەوە بە پێگەیشتن لەو قۆناغانەی کە دەخوێنێ هەوڵی داوە پێبگا و تێبگا بۆی بۆ قۆناغی ئایندە ئامادە بێ بەداخەوە زۆر کەمە زۆر کەمە گەنجی ئێستای ئێمە ینی شریحەیەکی زۆر کەمە یعنی ئێستا بێنە گەنجەکان هەرچەند الحەمدولillah هەوڵێک هەیە بۆ پێگەیاندنی گەنج جێی دڵخۆشیە بەڵام هێشتا زۆر کەمە ئۆتۆمۆعیکە مەسەلەن تەماشا بکە ئەو ڕەفاهیەتی ئێستا بۆ گەنج هەیە ئەو هەموو ئالەتە و ئەو هەموو تەکنەلۆژیایی لە بەردەستی گەنجی ئێستاە هەیە یعنی حتا لە خوێندنەوەی کتێبێکەوە جاران جەنابەت باش دەزانی لە سەردەمی پێشووتردا ئێمە کتێبمان پارەمان دەست ناکە و کتێبی پێ بکردن دەبوو بە ئیستیعارە بمان هێنایە لەم برادر لەو برادر بوونی سەرچاو کتێبەکانیش دەگمەن بوو نەبوو باشە یعنی کتێب نەبوو یعنی یان هۆکارێک نەبوو حتا جاری وا هەبوو مەسەلەن بۆ لە ڕووی ڕەفاهیەتەوە لە ڕووی یاری و وەرزش و ئەوانەشەوە یعنی لە هەموو سلێمانیای مەلعەبێکی گەورەی تیا بوو لەو ڕۆژەوە بەڵام ئێستا وەرە تەماشا بکە گەنج ئەو هەموو شتەی لە بەردەستدایە یعنی ئیش ناکە وەکو کار و کەسابەت نایکات بەوەکو دایکی دڵی نا ئیشی پێ بکات نەک یعنی دڵی نایە لە بەرەوێڵە بەڵکو پێ بگا باشە یعنی ئەو سای ئێمە ڕەشە خێزانێک لە دوو هۆدا جاری وا بوو لە هۆدە هەیوانێک کاسی دەکرد گەنجەکانیژی چاوکراوە بوون مسەقف بوون خوێندەوار بوون یعنی ئەوەی کە ئێستا پێگەشت و هەندێک خەڵک ئەبینی کە ماشاءالله خوێندەوار بدێتە سەر شاشی تەلەڤیزیۆنەکان و قسەکە و خەڵک لە ئێبیسی پێشووە ناڵم هەرنیە گەنجی باشیشمان هەیە ئێستا بەڵام لە چاو پێشوو لە چاو جارانی پێشوو زۆر کەمە گەنجی ئێستا زۆری هەمالە بەڵام ئەبێ گەنجەکان بێن دیسان و ناخی خۆیان بخوێنەوە خۆی هەز بە گەنجێتی خۆی بکە خۆی بڵێ من هەم ئێستا هەندێک گەنج ئێمە ئەیبینین ماشاءالله بۆ خۆی زۆر بەتوانایە کاڵی بەتوانایە خۆی ماندوو ئەکا نەسیحەتەکانی من و تۆ ئەوی تر وەرەگرێ چاوی لێ کەسێک لە پیریا چۆن پەچی کەوتۆ ئێوە ناوێت لە گەنجە لە پیریا پەچی بکەوێت پەکەوتنەوە نیە بکەوەتە جێگا گەنجێک ئەگەر ئێستا خۆی ماندوو بکە خۆی پێ بگەێنێ تەمەنی گەشتە 40 ساڵ یا شتێک زیاتر لە پای ئەو ماندووبوونەی گەنجەتی حەسێتەوە بەڵام ئەگەر خۆی ماندوو نەکرد یان ماندووبوونەکەی بەرهەمی نەبوو بە تعبیرێکی تر دوایی لە پیریا دەبێت دەوری گەنجەتی ببینێ ئەو کاتە زۆر زەحمەتە بووی چۆ کاتە منداڵی پێگەشتە و دەوری قەرەباڵغە و خەڵکی لە اینجا جەستە و یانی ژین نایکات کەواتە فعلا ئینسان دەبێت بۆ خۆی لە ناخی خۆی و تەماشا بکە بەتایبەت گەنج ممکنە خەڵک پێت بڵێ ناتوانانی با 100 جار بڵێن ناتوانانی با 100 جار بڵێن نایزانی بەڵام ڕۆژێک هەر ئەبێ بتوانانی ڕۆژێک ئەبێ هەر بزانی یعنی کەم تەرخەمیکردنی گەنجەکان خۆماندوونەکردنی گەنجەکان لەگەڵەوەی
ئەو هەموو ئێستا دەستڕاگەیشتن هەیە بۆ هەموو تەکنەلۆژیا و بۆ هەموو کتێب و سەرچاو و تۆ چی بتەوێت لەم دنیادا بە هەر زمانێک و بە هەر شتێک بتەوێت دەست دەکەوێت ئەگەر ئەم گەنجانە خۆیان ماندوو نەکەن پێدوانیە سەردەمێک کە ئەوان دەگەنە حاڵێک کە ماڵ و منداڵیان پێدەگات دوجار خۆیان قەرزداری گەنجێتی خۆیان دەبنەوە کە هەوڵیان نەداوە دوجار پەچیان دەکەوێت مجتەمەعەکەیان دوا دەکەوێت مجتەمەعێکی کڵۆڵیان دەبێت خۆشیان ئەو کاتە ئەو سەقافەتیان نابێت تا بتوانن نەوەیەشی تەندروست و زیرەک پێ بگەێنن. فعلا مامۆستا پێشترۆ کە ئاماژەم پێکرد ئەو مەوزوع وایە یعنی تۆ بتەوە نەتەوێت یعنی کاتێک گەشتە تەمەنێک ئێستا مەسەلەن زۆر گەنج ئەبینیت لەبەرەوەی لە تەمەنی گەنجێتیا ئێحتیمامی بەخۆی نەداوە خەر ئێحتیمامدان هەر دەستهێنان نییە بەخۆدا گەنجێک بێت و خۆی قۆسکا بچێتە بەر ئاوێنە بیری لە داهاتووی خۆی نەکردوێتەوە ئێستا تەماشاکی زەواجی پێ ناکرێ بۆ لەبەرەوەی یعنی ئەسباب زۆرە ماڵی نییە لەبەرەوەی مەسەلەن شەهادەی نییە هەموو کەسێک ئامادە نیە زەواجی لەگەڵ بکە لەبەر ئەوەی مەسەلەن ناتوانێت خێزانێک بەخێو بکە لەبەرەوەی ئاستێکی واشی نیە مەسەلەن ئەگەر بڵە جەستەشم فڵان شتم پێ ناکرێ یعنی خوێندەوارێکی وای نیە یا تێگەشتن و پێگەشتێکی وای نیە بتوانێت لە کەرتێکی تایبەتیشدا ئیش بکە کە گەنجێتەکەی خۆی لە کۆمەڵک شتی زۆر لاوەکیدا سەرف کردووە بەڵام ئەگەر ئێمە بینەوە تەماشا بکەین گەنج یعنی بیری بخەیتەوە کە ئەم زەمانی ئێستا تێئەپەڕێ مەرجنی هەموو کاتێک هەر ئاوا بێت ئێستا گەنجی ئێمە زەمەنی زێڕین بەڵێ زەمەنی تەوان تەمەنی زێڕین و زەمەنی زێڕین کەیە یعنی لە تەمەنی 15 بۆ 25 تا 35 ئەم تەمەنە بەڕاستی زۆر زێڕینە تا 30 زیاتر ئینسان ئەتوانێت دوای 30 لە سیەوە بەرەوسەر یعنی تر حساب لەسەر پێگەشتن بکە بەڵام پێشتر خۆی ماندوو ئەکە بەڵام من ئەمێ مژدەیەک بدەم بە گەنجەکان وەکەوەی کە مەسەلەن گەنج هەیە کە ئێستا بێئومێد بووە تووشی یەئس و ئیحباط بووە بیر لەوا کاتەوە مەسەلەن بۆ نمونە ئەم دەسەڵاتداری وڵاتی ئێمە هەر من ئەچەوسێنێتەوە هەریچم بە هیچ نابێت بەڵام ئینسان نابێت تووشی ئەم یەئسە ببێ زەمانێک ئەبێ گەنجیش دێتە پێش وەکو ئێستا ئەبینین زۆر جار گەنج هاتوتە پێشەوە و تۆش ئەتوانی ئەگەر خۆت ماندوو بکەی بە باشترین شێوە بیتە پێشەوە بەڵام گەنج خۆی بۆ خۆی ئیهمال کردووە تەموعی کەمترە ئەو کاتە کە تەموعیژی کەم بوو داهاتیژی کەمترە بێت زۆر باشە ئەگەر تا زەمانێکی زۆر گەنج ینی من نامانەوێ قسە لەسەر ڕەشبینیەکان بکەین بەڵام تۆ بتهێو نەتەوێ شئنا ئەم ئەبەینە گەنجەکانمان بەهۆی دەسەڵاتەوەیە بەهۆی دۆخەکەوەیە بەهۆی هەموو ئەو دۆخە خوڵقێنرا و خوڵقاوانەی کە ئێستا هەیە گەنجەکان نائومێد بوون گەنجەکان وەکو دەڵێی پێیان هەمیشە بەرەو دوایە تا پێیان هەمیشە بەرەو پێشەوە و بەرەو ئایندە و مستەقبل بێ لەبەرەوەی کە دەبینی بەڕاستی ینی مالەسەف کە ئاستی زانکۆ و دامەزراوە ئەکادیمیەکان وەکو پێویست گەشە ناکە ئەوانەی دەرچوون وەکو پێویست مرۆڤی گەشە کرد و مرۆڤی پێگەیشتونین ئەگەر هەر بەم نەمەتە گەنجەکانمان بمێنەوە پێ دوایە چاوەڕوانی چی دەکرێت لە مستەقبلی ئەم وڵاتە لە مستەقبلی ئەمنەوەیە لە مستەقبلی کوردستان وڵی ئەوەی کە تەماعی گەنجە ئێستا مەسەلەن گەنجی ئێمە بیر لەوە ئەکاتەوە هەموو داخی ئەوەیە کە پێگەی گەنج زەعیفە ئەگەر هات و تەموعی نەبوو ئەگەر هات و خۆی هەوڵی نەدا ئەو کاتە دەبێت چاوەڕێ ئەوە بکات لە مستەقبلێکی زۆر دووریشدانە دوای 15 ساڵی کە کارەساتی زۆر لەمەی ئێستا خراپترە خەومێ کە ئەو کاتە ئێستا ئەبێ گەنجی ئەتیمات بکاتە سەر خۆی ڕاستە فەرهەنگێکی خراپ لە وڵاتی ئێمە بەرهەمە هاتووە فەرهەنگێکی خراپ هەیە بۆ بەزایعدانی تاقە و توانای گەنج بەڵام گەنج خۆی ئەبێ ئێستا ئیتر بیر لەوە بکاتەوە کە چاوەڕێی دەستی حکوومەت و دەسەڵاتداران نەکە حکوومەت هەموو حکوومەتەکان هەموو دەسەڵاتدارەکان گەنجیان بۆ ئەوە ئەوێ خزمەتی خۆیانی پێ بکەن ئاخر دەوڵەت و حکوومەت دووشتی لە یەک جیاوازن حکوومەت دائیمەن دەیەوێت گەنج بکاتە قوربانی مەهامی خۆی بەڵام گەنج دەبێت بیر لەوە بکاتەوە چۆن بتوانێت حکوومەتێکی وا پێک بێنێ خزمەتی گەنج بکە بەڵێ گەنج بکاتە ئالێتێک بۆ پێگەیشتنی خۆی ئەمە دەڵێ مەسەن بۆ نمونە دامەزراوەکان بۆچی ئێمە گەنج بیر لەوە نەکاتەوە گەنجێکە ئێستا کولی زراعی خوێندووە فەقیرە بەتاڵە سوڕێتەوە بۆچی نایەت ئەوەی کە ئەیتوانێ قەدەرە ئیمکان ئەیتوانێ لەو شوێن و جێگایی کە خۆی هەیەی لە دەرەوەی شار تاقی بکاتەوە باشە گەنجێک هەندەسەی خوێندووە
بۆ ناچێت لە کەرتێکی تایبەتدا ئیش بکە هەرنا ئەتوانێت مەسەلەن بۆ خۆی پرۆژەی خۆی هەبێ ئەگەر پرۆژەکەش بچووک بێت ئەگەر مەسەلەن بێت لەگەڵ سەرمایەدارێک قەرزی لێ بکە پێی وترێ قازانج بە شەریکی پێی وترێ ئیستیثماری پێ وترێ بە هەر جۆرێک لە جۆرەکان یان مەسەلەن بە هەر جۆرێک لە جۆرەکان ئیسفادی لێ بکات مەسەلەن کۆمەڵی خەڵکە دێن مەسەلەن کۆلێژی پزیشکیان تاوا کردووە بەیەکەوە ئەتوانن کۆمەڵگەیەکی پزیشکی دروست بکەن هەم ئەو خەڵکانی کە هەلپەرستن بازاڕی ئەوان کەم بکەنەوە هەم بۆ خۆشیان بتوانن تاقە و توانای خۆیان بەگەڕ بخەن بە هەمان شێوە ئەوانی تریژ هەموو شتەکانی تریژ هەموو تاقەیە کە گەنج هەیەی پێویستە سەرفی بکات چاوەڕێەوە نەبێ حکوومەت ئەوەی بە بکە حکوومەتی لەمەڕ وڵاتی خۆمان بەداخەوە زۆر بەداخەوە ئێستا بۆ خۆیان کاربەدەستانی حکوومەتی ئەوە باش ئەزان وجدان زیندوەکانیان گەنجی ئێمە کوژراوە بەوەی هەمویان هێنا ئەوەی کە لە لادەیەکیشدا ئیشی ئەکرد ئەوەی کە باخ و زراعاتێکی هەبوو ئەوەی کە ئاژەڵدار بوو ئەوەی کە تاقە و توانایەکە و هەمووی هێنرا لەم شارە کرا بە چەکدار بە هەموو جۆرەکانیەوە یعنی لە ناو هێزەکانی چەکداردا ڕێکخرا بەداخەوە لەبری ئەوەی کە ئەم گەنجانە مثلا ممکنە ئێستا کەسێک بپرسێ ئای هێزی چەکدارمان پێویست نییە هێزی چەکدار پێویستە بەڵام هێزی چەکداریش دەبێت ڕێک بخرێ مثلا هەر لەم گەنجە ئەتوانی کۆمەڵێک هێزی چەکدار بە ئیجباری چەند ساڵێکە 2 ساڵە سەربازیەکە و خزمەتی وڵاتی ژەکە و دوایش ئەچێتەوە لادێ و گوند و شار و جێگاکەی خۆی و خزمەتەکەت بەڵام گەنجی ئێمە هات چاوی لەوە کرد بە چکە معاشێک تووشی تەمەڵی بوو تووشی تەوەزەلی بوو ئێتر ئەوەی لێ بەرەحمات کە ئێستا ئیبینی بێجارێکی تر گەنج خۆی ئەبدەیت کاتەوە هەوڵدا پەل بەهاوێ بۆی بەتاکید گەنج مەشروعی کەسی خۆی گەنج نەیکات ئەوەی کە ئێستا لەسەری هەڕەمەکەیە هەر چاوەڕێی بە کۆیلەکردنی گەنجە زۆر باشە ویستم ئەوەش بپرسم مامۆستا بۆچی ینی سەرکارانی وڵاتی ئێمە وڵاتەکەیان خۆش ناوێ ناوی بنین یان بەڕاستی زیرەک نین لە بەڕێوەبردننی وڵاتدا یان چاوێن لە ئایندەوە نییە بۆچی بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو سەروەتە گەورە ئیلاهیە دەکەن کە گەنجە ئەو سەروەتە نیشتیمانێ دەکەن کە گەنج و خوددانەی داوە بە هەندێک نەوتەوە گەلیتر بەڵام ئێمە بەڕاستی زۆرمان هەیە بۆچی ئاوا مامەڵی لەگەڵ دەکرێت بۆس پەروەردە ناکرێت بۆس ڕاناهێنرێت لە ڕووی جەستەیی لە ڕووی فکری لە ڕووی زیهنیەوە بۆی ئامادە بین هەمیشە ئامادە بین بۆ ئایندە بەداخۆ من پێویستە ئەو مۆزوع لە خۆیان بپرسرێت ئایا ئەوان تێڕوانی تۆ مەبەستە فعلا بەداخەوە شتێک هەیە لە منتیقانی ئێمە ئەوەی کە من سێرم کردووە لە منتیقای ئێمە شتێک بۆتە عرف کە ئەویش تەماع و حەز لەمانەوەی خۆ ئەوەی کە لە هەموو کاسەیەکدا کەوچکبی ئەمە یەکێکە لەو مشکلانی کە لە وڵاتی ئێمە ئێستا هەیە کەوا ئەکا کە ئەو کەسی جێگایکی بەدەست بوو ئیتر هەر حەزەکە هی خۆی بێت یعنی هەموو کەسێک ئەو تەماعیتیایە بەڵام ئەوەی کە من تێگەشتم فەرهەنگێکمان نییە کە تاکی پێگەیان دەبێ یعنی ئەم تاکە لە گەنجایەتیدا باش پێ نەگەیشتووە کە ئێستا بۆ چوەتە دەسەڵات و دەسەڵاتی گرتووە بەدەستیەوە فعلا گەنجەکە ئەچەوسێنێتەوە بۆ چکە لە سەردەمی خۆی چەوسێنراوەتەوە ئەو پێی وایە ئەمەی بەخوێن بەدەستهێناوە ئیتر ئەم گەنجە فەقیرە کە ئێستا تەڵەبێ نابێتە پێشەوە هەر پێی ئەڵە تۆ خەباتت نەکردو تۆ لە بێشکەیە بووی من وام کردو بەڵام ئیتر ئەو نازانێ بیری چێتەوە ئەوەی کە ئێستا ئەم بەدەستی هێناوە ئەگەر ئەم وڵاتە گەنجی تێدا نەمێنە هیچ قیمەتێکی نییە بووی بێگومان باشە ئەمەی کە ئەم بەدەستی هێناوە خوێنی باوکودایکی ئەم گەنجە بووە خوێنی کەسوکاری ئەم گەنجە بووە یان نا ئەم کە کاتێک بیری چێتەوە کە شۆڕشی کرد قەرار بوو شۆڕش بکات بۆ ئەوەی نەوەکانی ئایندە لە پەیدا بحەسێنەوە ئەمان فەرهەنگێکیان لەسەری پەروەردە ببن ممکنە ئێستا کەسێک پێی وابێ من کە کاتێک باسی فەرهەنگ ئەەکەم باسی تەنها فەرهەنگێکی ئیسلامی ئەەکەم بەداخەوە فعلا فەرهەنگی ئیسلامی فەرهەنگێکی دەوڵەمەندە بۆ پێگەیاندنی گەنج و بۆ بەگەڕخستنی دەستی گەنج بەڵام ئەگەر تەماشا بکەی ئەمریکیەکان کە کاتێک هاتوونەتە ئەم وڵاتانە داگیری ئەەکەن بیری 200 ساڵ دوای ئێستایان کردوێتەوە 200 ساڵ دوای ئێستا بیرە نەوتەکانیان مشکەکە بۆیە هاتوون بۆی نەوەکانیان لە بێسوتەمەنیدا نەمێنەوە هاتوون ئەم وڵاتیان داگیر کرد دەبێ ئەمانە ئێمەش چاولەوان بکەن ناڵێن بڕێن وڵاتان داگیر بکەن چونکە شەریحەیەکی تر لە لای ئەمریکیەکانە هەر وەکو لەتیفەیەک بڵێن یعنی کە گەردەنگیرن بە هەندێک ئەخلاقیاتی تایبەتی خۆیانەوە کە من لە پیاوێکم بیستووە کە دکتۆرە لە جامعی ڤێرجینیا
لە کالیفۆرنیا ئەمەی بۆ جێڕامەتەوە کە هەندێک خەڵک هەیە لەوێ ئەڵێ من سواری سیارە نابم لەبەرەوەی گەنجی وڵاتەکەم نەدرێ بەکوش لە پێناوی نەوت و سوتەمەنیدا کوڕەکەم نادەم بەکوش لە پێناوی سوتەمەنیدا سوتەمەنێک سیارەیە کە خۆم پێ ئەڕم کاتێکیش ئەم ئیدعایە ئەکات دژی حکومە دەوەستێتەوە ئەڵێ ئەو تا سیارە بەکار نهێنم پاسکیل بەکارهێنم باشە یعنی وەرە تەماشاکە بۆیە لە ڕاستیدا ئەوەی کە من تێبینیم کردووە ئەو فەرهەنگی سەرکردەی وڵاتی ئەمەی پێگەیاندووە فەرهەنگێکی خراپ بووە بەداخەوە فەرهەنگێک نەبووە کە بیری لەوە کردبێتەوە گەنج لە داهاتوودا دەبێ بێتە پێشەوە زۆر باشە کاتەکار ئەوەندە ماوە یەک پرسیاری تر کەم سۆسیال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئینتەرنێت بە شێوەیەکی بەرفراون ئێستا لە بەردەستی هەموو کەسدایە بە تایبەت گەنجەکانیش پێتوانیە کەمتر بە دوای شتە بە سوود و ئیسیفادەکاندا گەنجەکان وێڵن تا ئەوەی بە دوای شتە تەرفیهی و غەریزەیەکاندان یعنی مە بەڕاستی زەرێکی کوشندەیان لێ نادات پێویست نییە لەم بەم حاڵی خۆیاندا بچنەوە ینی تۆ قسە چێ لەسەر ئەمە وڵی من ئەوەی کە دەڵێم گەنجی ئێمە دەبێ خۆی وەکو سەرەتاشمان بە دوای بنیاتی خۆیدا بگەڕێ ئەوەی کە ئێستا تەکنەلۆژیا زەرەری زۆری داوە تەکنەلۆژیا شتی زۆر باشی تایە هەموو کەسێک دەتوانێت ئێستا لێ بکات بەڵام بەداخەوە گەنجی ئێمە ئەوەندەی بە دوای شتە وەکو جەنابەت باس کرد بە دوای شتە تەرفیەکانەوە بە دوای شتێکەوە نییە مع العلم هەر لەو ئەجهیزەی کە بەکارهێنێ ئەتوانێت گەورەترین سەرمایی خۆی تێدا بەدەستبێنێ سەرمایی معریفی خۆی سەرمایی سەقافی خۆی تا بەدەستبێنێ بەڵام بەداخەوە ئەوە نەکراوە بۆیە بە خراپترین کەڵک کە وەرگیرابێ لە تەکنەلۆژیای ئێستا خراپترین کەڵکی لێ وەرگیراوە کەواتە بە کوردی بە پوختی گەنجی ئێمە دەبێت بیری بێت لە دنیادا وەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شتێکمان بۆ باس ئەکا کە بۆ قیامەتیش ئیسفادە هەیە ئەفەرمە سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حتى آخر يكمل كبيغمبر عليه الصلاة والسلام باسكا أفرمى الإمام العادل بلام دوان أفرمى شاب نشأ في عبادة الله جنجك كالعبادة إخوانا جوربوا به نماي كرد به نشأي كرد به عبادتك تنها برستنية لا برستنا وبيجرى تاباكي وشاكي ودزرانجيني أو كاتش أجاتها أو كأوي کە بتوانێت لە مستەقبەلدا سەرکردەیەکی باش بێ کەسێکی باش بێ کەواتە گەنجەکانی ئێمە دەبێ بزانن هەموو ئەمەی لە دەوریانایە ئەمانەتە ئەم کەناڵی جەنابەت هەر ئەو کەناڵەیە یعنی هەر ئەو ئەجهیزانەیە کە خەڵکێکی تر شتێکی تری پێپەخش ئەکا بۆیە بێ پێویستە هەموو گەنجی ئێمە بزانێت چه فەرهەنگێک بە خەڵکی دێ وڵاتی وایە ئێستا تەماشا بکەس دەسەڵاتدارەکانیشمان بەداخەوە هەر میدیاکان خۆیان ئەوەی کە پەخشی ئەکەن بۆ گەنج شتێکە کە مەشغوڵکردنی مێشکی گەنجە کەبیر لە چاکسازی نەکاتەوە بێگومان بەردەوام کەناڵە تەرفیهیەکان و کەناڵی حەلەقات و زنجیرە تەمسیلە دۆبلاژکراوەکان لێدەن من بەداخەوە بە جەنابەت ئەڵێم یعنی ممکنە جەنابیش مقدارێک حەزت لەو بابەتە هەبێ بەداخەوە ئێستا زۆرینەی خەڵکی ئێمە زۆرینەی گەنج ئەوەندەی هەواداری خۆ ناڵم خەڵک هەواداری وەرزش نەبێ ئەوەندەی هەواداری دوو یانەی ئەوروپی و غەربین ئەوەندەی هەواداری پێگەاندنی خۆی نییە بێگومان بەداخەوە کە ئەبینی زۆر جار شەڕ زیادڕەویە تێدا یەتەبەر زۆر سپاس بۆ بانکخواز بەڕێز مامۆستا عوسمان شێرەیی کە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسخواز ڕۆڵی گەنج لە چاکسازی کۆمەڵگەدا لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین و ماندوومان کردی زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ هەوڵ دەدەین لەم بەرنامەی دیداری تایبەتەدا قسە لەسەر ناسنامەی مێژووی و سیاسی و سربەخۆیی کوردستان بکەین ناکرێت دەوڵەتێکت بوێت دوجار دەوڵەتەکە وەکو سووریای لێبێتن سەری هاوڵاتیانی خۆی بخواتەوە ئایا بوونی ناسنامە زەخیرەیەکی بەهێزە بۆ ئەوەی بتوانرێت پایەکانی دەوڵەتی لەسەردا بمەزرێنرێت سەرچاوەکانی دروستبوونی نەتەوە لە ڕێگای کتێبە ئەوە تەریقەت بوو
ئەو زووتیارە کوردەی لە دەوری شێخ عوبەیدوڵای نەهریەوە کۆکرد بۆ کابرا بۆ کوردایەتی بە دوای شێخ عوبەیدوڵای نەهری نەکەوت بوو. فاکتەری سایکۆلۆژی ئەمە چییە لە ناو حرەکەی سیاسی کوردیا هەیە؟ دیموکراسیات کراسێک نییە تۆ لە دەرەوە بینی و کاڵایەکیش نییە کەسێک بە دیاری بداتێت. هەمومان قەنەعەت بەوە بینین بەیانی ئەگەر سبێنێ ئەو دەوڵەتە دروست بوو کەرامەت و ئازادیمان دەپارێزێت. ئێستا درەنگە بۆ دەوڵەتی کوردی بەڕاستی درەنگە. ئەو بەربوومانە تەنیا بۆ جوان و ڕازاندنەوەی ئەم بیتێیان بەربوومەکەش پێگا و ئەگەر ئێمە باستێک لە سیستەمی ئاودێری قەترەی بکەین زۆر خەتەرناکە ئەگەر باش لێ نەزانی و تەرکیز نەخەینە سەری. مەسەن لە 30 سانتیمە 3 بەرووبووم بە هەم قەیسی هەم قۆخ هەم سێو هەنار با ئێمە وردەکەی نەخەینە بازار بە سیعر لە گەورەکە نشکێ وە تەقیوەکەی نەخەینە بازار با سیعر لە گەورەکەی نشکێ تا چەنە گرنگی بە نەمام و گوڵەکانەوە چەند جۆر گوڵ و نەمامتان هەیە لێرە. ئیسا 25ەکەی سی من خەیاری پێوەیە بۆ لەبەرەوەی شەتڵەکە نەمتەزانەوە بەسەرما. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. شێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بسيط نية آخر بسيط نية سهل بازار كان برنجي محمود نما هو يلا كي لدلتا بسيط نية شيخ کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو. نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە. ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100 لە 100 سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. بەیانی باشتر هەموو حیسابەکە لێ تێگا. بای 2500 لە سوپەرەکە بە 1000 نابێت؟ نابێت. ئەی بەسەوەی گەزار زەڕور نییە کێ؟ تۆش خراپ ئەی ناکە ئەویشیان ناکڕەوە. باوکە ئەوە تۆی؟ برا ئەو هەمووە دۆڵفینسی ڕەزیلی لەگەڵ ناکرێ ئەوەش زەیتی دۆڵفینسی ئەوە چا ئەوەش دیسکرۆ ئەمەش برنجەکەی ئەها کە جوانە بەرهەمەکانی دۆلفینسی بەڕاستی جیاوازە. براکە خۆشە. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی 8 مانگ. بەیزا
تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالەتی، ژووری نووسنی دوونەفەری، سێتی نان خواردن، ژووری نووسنی گەنجان، هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی، دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. جیهانی کریستاڵ. جیهانی کریستاڵ بۆ پێداویستی کارەبایی و سوورەیە و براکێت بە تاک و بەکۆ. جیهانی کریستاڵ نەشرەی ملەوەن و هەموو جۆرە بلاژکتۆرێکی لید و هەموو جۆرە سویچ و سیوسپلاکێکی جیهانی کریستاڵی دابینەکات. لە جیهانی کریستاڵ بە دەستی وەستای شارەزا و کارامە ئیشوکارەکانی کارەباییتان ئەنجامەدرێت. بەرهەمەکانی جیهانی کریستاڵ کوالەتی بەرز و زەمانی 2 ساڵیان لەگەڵدا. جیهانی کریستاڵ. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە. سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ. لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار. لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت: 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان، 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان، سەرلەبەری مانگی پیرۆزی ڕەمەزان، لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە لەسەر ڕاپرسی دەکەین و پرسیار دەکەین. ئایا بەڕاست پێداگیریکردن لەسەر کاراکردنەوەی پارلەمانی کوردستان وەک پێشمەرجی بەڕێوەبرانی ڕاپرسی خواستی ئەو هێزە سیاسیانە نییە کە دەگوترێت دەیانەوێت سەربەخۆبوونی کورد پاک بخەن؟ ئایا بەڕاست دەگونجێت ڕاپرسی لەسەر پرسێکی چارەنووسسازی پەیوەست بە سەربەخۆیی بەڕێوە بچێت و هێشتا دۆخی سیاسی ئاسایی نەکرابێتەوە لە ناوەخۆ؟ بۆچی ڕۆشنبیر و نووسەر و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بەرامبەر پرسێکی وەها گەورەی وەک ڕاپرسی لە ئێستادا غائیبن؟ ئایا ڕاپرسی کە ئێستا بانگەشەی بۆ دەکرێت گەورەترین گرفتێک کە ڕوبەڕووی ببێتەوە ئەوە نییە کە نەتواندراوە لە تام و بۆن و خواستی سیاسی حزبی و شخصی تەجاوزی پێ بکرێت؟ ئایا کاتیەوە نییە لە پێناو ئایندەی هەموو لایەک واز لە گرێ سیاسیەکان بهێن و پرسی ڕاپرسی بکەنە سەرەتا و دەواازەیەک بۆ دەستپێکردنەوەی ژیانێکی تازەی سیاسی؟ ئەمە بابەتی ئەم شەومانە لە بەرنامەی دیوی دووەم بۆ قسەکردنیش لەسەر ئەمە هەڵبەت بەڕێز کاک مەشخەڵ کەوڵۆسی چاودێری سیاسی کاک بێستون حەمەد ساڵح پارێزەری ڕاوێژکار لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانن لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاک هۆگرت چەتۆ چاودێری سیاسی بە ئەمە شێوە لەگەڵمانە بە خێراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم کاک مەشخەڵ با لە بەڕێستەوە دەست پێ بکەم لە پۆستێکدا کە لەسەر ئەکاونتەکەی خۆت بڵاوت کردوەوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک قسە لەسەر ئەوە دەکەی بە شێوەیەکی ڕاشکاوانە کە ئەوەی کە کاراکردنەوەی پەرلەمان و پرسی سەربەخۆیی بەیەکەوە بوو بەسرێتەوە. ئەمە خواستێکی حەقە بەڵام بۆ ئامانجێکی ناحەق و پێشت وایە کە ئەم ئامانجە ناحەقە بریتێت لە پەخستنی پرسی سەربەخۆیی کوردستان. دەمەوێت ئەمە بۆ بینە ڕوون چۆن بەم نەتیجەیە گەیشتی؟
زۆر سپاس دیارە من خۆشحاڵم بەم دەرفەتە و هیوادارم نیقاشەکەمان و توێژەکەمان لەسەر بابەت بێ بەڕاستی و قسەیەک بێ لەسەر بۆ بەرچاوڕوونکردنەوەی بینەرانی کەناڵی پەیام و ئێمە وا بکەین کە سوودێک بگەین بەو دیبەیتەی ئیستا لە کوردستان هەیە نەک بچینە ناو هەندێک شتی شخصی و هەندێک مهاتەرات کە هەر لە ئیستەوە من ئاگر بڕەکەم بۆ ئەوی کە حیوارەکەمان بەو شێوە نەبێ و چاوەڕوانەکەم شتێکی علمی باش بێ. ئێمە چۆن باسی چۆن گەیشتین بەم نەتیجەیەوە چۆن مقارەبەی مۆزوعەکە بکەین لە ڕاستیە ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ پرنسیب نییە. ئەنی وەکو پرنسیب کێشە لەگەڵ هیچ کام لەو چەمک و دەستەواژانە نییە کە لە زۆر لای میدیای کوردی و لە ناوەندی ناو میدیاکارانی کورد و ناو ڕۆشنبیرانی کورد بەکارەهێنرێ. بەڵام ئێمە پێویستمان بەوە هەیە هەندێک جیاوازی بکەین هەندێک جیاوازی بکەین و هەندێک قیاسات بکەین لەسەر قۆناغەکە چۆن وا بکەین. ئیستا شتێک هەیە پێوترێ سیاقێکی قانونیەوەی پەرلەمان ئەمە پەیوەندی پەرلەمان و پەیوەندی حیزبەکان بە کۆی گشتی بەڕاستی ئەمە پرنسیپێکی جوانە کە پەرلەمان کارا بێ پەرلەمانێکی ئەکتیف هەبێ پەرلەمانێکە بێ قسەی هەبێ لە هەندێک لەو کێشە و کەم و کوڕیانی کە مجتەمەعی کوردی هەیەی ئەمە پرنسیپ و هەموو خەڵک ئەزانێ و ئیشی پەرلەمانە کە یاسادابنێ و ئۆکەی ئەمە کۆتایی پێهاتووە. بەڵام ئێمە ئیستا ئەوتین لە سیاقێکی مێژووی ئەم مێژووە کە ئیستا دروستە بێ ئێمە جۆرج بۆش قسەیەکی هەیەڵێ زۆر بە دەگمەن ئەبینرێ مرۆڤەکان شاید حاڵی لەحزاتی دروستبوونی تاریخ بن. ئێمە ئیستا قەدەری ئێمە وایە ئەوەتین لە ناو چوارچێوەیەک ئەوەتین لە ناو ڕوودا و گەلێک کە بە ئیمتیاز دروستبوونی تاریخە. لە ئیستا تاریخی ئەم ناوچە دروستە بێ لە ئیستا قاڵبەکانی جیۆسیاسی لە ناوچەکە قاڵب ئەگرێ لە ئیستا کێکە گەورەکە دابش ئەبێ لە ئیستا خەریتەی ناوچەکە دروست ئەکرێ و وێنا ئەکرێ لە ئیستا کارلێکی هێزەکان لە ئاستی زلهێزەکانی جیهان ئەمریکا و یەکێتی ئەوروپا و حیلفی ناتۆ و لەولاوە رووسیا و ئێران شەڕی یاسا ناکەن لە ئیستا ئەوان چکە هەموو هەنگاوەکانیان لە دەرەوەی سیاقی نەتەوەی گرتوەکانە لە دەرەوەی شەرعیەتی نەتەوەی گرتوەکانە بۆ لەبەر ئەوەی هەموو هێزەکان بە هێزە لۆکاڵیەکان و هێزە ناوچەیەکان و هێزە جیهانیەکانیش لە پێشبڕکێن لەگەڵ کات سیباقە لەگەڵ کات ئەم پێشبڕکێ لەگەڵ کات بۆچی